ساوتان لەوێ بینەرانی عزیز و خۆشەویست منی برایم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی پێیان بە خزمەتیەوەی عزیز و خۆشەویست شادەمەوە ئەمڕۆ لێچێ لە کۆلێژەکانی شاری هەولێرم لە قوتابیان دەپرسم چۆن بگەین بە ئامانج و ئاواتەکانی خۆمان چەندێک گرینگە مرۆڤ بۆ ئەوەی بە ئامانج و ئاواتەکانی ژیانی بگات بەرنامە و پلان دابنێ ئیرادەیەکی بەهێزی هەبێ قسەکانی دەوروبەر کەسانی چواردەور کاریگەری خراپیان لەسەر دروست نەکات وا لەو مرۆڤە نەکات سار بێتەوە لە گەیشتن بە ئامانجەکانی و هەروە دانانی نەخشە ڕێگایەکی دروست بۆەوەی بە ئامانجەکانت بگەیت و ڕێخستنی کاتەکانی ژیانت جا من ئەمڕۆ لەسەر گرنگجی گەیشتن بە ئامانجەکان و دانانی پلان لە ژیان بەشێ لە قوتابیان دەدوێنم با بزانم سەرنج و بۆ چوونی وان چییە لەگەڵمانە بن. پشتبەستن بە خوددا تاکە هۆکارە بۆی بە ئامانجەکەت بگەی زیاتر پشت بە خۆت بەستە هەر دەگەیت بە ئامانجەکەت ڕاستە ینی ئەو ئامانجانێک هەیە سەرەتا ناخۆشی دێتە ڕێگە بەڵام دواتر ئامانجەکە دێتە دی هاوڕێ هەیە لەسەر زۆرش سارد دەکاتەوە و هاوڕێشێ تەشجیع دەکات لەسەر ئەو کارێک ینی ئەتوو هەوڵی لۆ ئەدەی ئەگەرە تو هەوڵی لە بۆ نەدەی و لە بۆی نەکۆشی ناتوانانی ئەتو بە ئامانجەی بگەی لە منداڵیەوە هەوڵم داوە سوپاس و ستایش بۆ خوددا بۆ دایک و باوکم بۆ خێزانەکەم کە لە پشتم بوونە پاڵ پشتم بوونە. سلام علیکم. عەلەیکوم سەلام وەڕەحمەتوڵڵا الله. دەپرسم مرۆڤ چۆن بگا بە ئامانجەکانی چۆن بگا بە ئاواتەکانی بێگومان هەموو کەسێک لە ژیانی ئامانجێکی هەیە بۆ ئەوەی بگەین بەو ئامانجەش پێویستە لە سەرەتادا یعنی هەوڵ و ئامانجێکت هەبێ بۆ ئەوەی بەدی بهێنی یعنی ئەو واتە ئەم ئامانجەش زیاتر پاڵنەرێک لە پشتەوە هەبێ بۆ ئەوی هەندە بۆ ئامانجەی بەدی بێنی سەرەتاش بۆی ئەو ئامانجەت بینێت پشتبەستن بە خوددا تاکە هۆکارە بۆی بە ئامانجەکەت بگەی واتە گەر بمانێ بە ئامانجێکی خۆمان بگەین سەرەتا دەبی پشت بەخوای گەورە بەستین بێگومان پشتبەستن بە خوددا تاکە هۆکارە بۆ ئەوی بگەی بە ئامانجەکە دواتر هەوڵدان و کۆشکردنی خۆت ئەوە شەهاندانێکە بۆی بە ئامانجەکەی خۆت بگەی. خەونی تۆ ئامانجی تۆ هاتووتە دی تا ڕادەیەک هاتووتە دی بەڵام هێشتا ماوە واتە قۆناغی دووەمە دوو قۆناغێکی تر ینی دوو قۆناغ ماوە بە ئامانج بگەی ئەگە بتەوێت ئامانجی بەرزتر بەدیبینی بێگومان هەوڵدانی زیاتری پێویستە. ئامانجی تۆ چییە خەونی تۆ چییە؟ خەونی من وەڵاهی بوونە مامۆستایەکی سەرکەوتووە یان شتێکی بێگومان لێکوانە یعنی لە کولیکەوە ئامانجەکە دیارە ئامانجەکە دیارە بوونە بە مامۆستا بێگومان مامۆستاش ینی مامۆستایەکی سەرکەوتوو ئەو ئامانجی منە و ئیشاڵڵا ئامانجەکەش بەدی دێتن. ڕێنمایی چیە بۆ قوتابیانی پۆلی 12 کە ئێستا نهاتوونەتە ناو زانکۆ و پەیمانگاکان چیان پێ دەڵێ؟ وەڵاهی ڕێنمایم ئەوەیە کە سەرەتا ئەو هەروەکو لە سەرەتا ژوتم پشتبەستن بە خوددا ئەوە یعنی هۆکارێکە بۆ ئەوەی هەوڵ بدەی بۆ بەدیهێنانی ئامانجەکەی خۆت دواتر هەوڵ بدەی بۆ کۆش و بۆ کۆششکردن بۆی بە ئامانجەکە بدەیت چونکە هەوڵدانیش ینی ئەگەر بتەوێت ینی چەند بێزارش بی لە خوێنەکەت بەڵام ینی پاڵنەرێک لە پشتەوە هەیە کە دەتوانی بگەی بۆ ئامانجەت ئەو تەوەکل بوون ینی بە خوددا زۆر زۆر گرینگە. داهاتوو ئیشی خۆمە بێتن خاوەن پرۆژەی خۆم بم ئەنی ئەوە نەبم ئەنی چاوەڕێ دەستی کەسێکی تر بکەم ئەنی پرۆژەکانی خۆمە بێتن. چەندێک هەوڵت داوە بۆ ئەوی بگەی بە ئامانجەکانت هەوڵەکانت چی بوونە؟ زۆر هەم داوە ئەنی کاری خۆمە بێتن بەس بۆی خوێندنەوە ناتوانم چونکە هەندێک شتەیە خوێندن دەبێتە ڕێگر کە خوێنی تەواو بوو ئینشاءڵڵا دەما خاوەن پرۆژەی خۆم ئینشاءڵڵا. چەندێک گرینگە گەنجانی وەکو تۆ خەڵکی بەگشتی خاوەنی ئامانجی خۆی بێ خەونی هەبێ ئاواتی هەبێ ڕاستە لە کوردستان کەسین ینی کەس نییە ینی ئاوا دویش لە کوردستاندا ئاواتی نییە چونکە ئەنی وات بینیتن خەڵکدا نەمەزراوە لەبەر ئەوەیە. بەڵام دەکرێت خۆ لە ڕێگای دیکەوە تۆ ئامانج و ئاواتەکانی خۆت بهێنیە دی. ڕاستە بچووکە ئێستا کە هەموو بیر لەوەی دەکات و ینی کۆز بکات بۆ دەرەوەی وڵات یانیش دەڵێبی ئیشیە و خوێندە نابینێت چی و زوو لە خوازە خوێندن ئێنن لەبەر ئەوەیە. دەتوانیە بۆی بە ئامانجەکان بگەی نابێت ساردیش بیەوە نابێ هەندێک شتەیە ساردت کاتەوە لە ژیان ڕاست دەکەی بەس ناڵێم زۆربەی دەخوێنیتنیش دەڵێت ئەگە بسمە ئەنی شتێک لێدا مەزە هەر نییە بەسەر خوێنیتنیش ئەوەی باشە. بابزانم ئاواتت هەیە لە ژیان؟ بەڵێ هەموو کەسێک ئاواتێکی هەیە لە ژیان هەوڵش دەدات بۆ ئەوەی بگات بە ئاواتەکەی. ئاواتەکەی تو چییە؟ ئاواتەکەی من ئەوەیە
بە یاریزانی وەرزش لە کۆلێژی وەرزشش دەخوێنم تا ڕادەیەک هەوڵێکم بۆ داوە ئێستا بەردەوام لە هەوڵدای بۆی ببیە یاریزانێکی باش بەڵێ بەردەوام لە هەوڵدام ئیشەڵا ئامانجەکەشم پێ دەکەم دەگەین بە ئامانجەکەمان ئیشەڵا چەندە گرینگە لە کاتی هەوڵدان بۆ ئامانجەکەت سار نەبیەوە زوو نەڕوخی بێ هیوا نەبی وەڵا ئەو هۆکارانە زۆرەنە هۆکاری ڕوخان زیاتر دەوروبەرەکەت لەوانەیە هەوڵیەوە بدەن بدڕخێنن هەشا ورد بەرز دەکاتەوە بۆی بگەی بە ئامانجەکەت بۆیە زیاتر پشت بە خۆت بەستە پشت بە ئامانجەکەت بەستە هەر دەگەیت بە ئامانجەکەت ئەگەر پشت بە خۆمان بەستین دەتوانین بگەین بە ئامانجی خۆ حتمما ئەگە پشت بە خۆت ببەستی لەوانەیە کەوتنی تێدا بێتن لەوانەیە زۆر ناخۆشی بێتە ڕێت بەڵام لە دوای هەر ناخۆشە خۆشیەک دێتن ئیشەڵاش دەگەێت بە ئامانجەکەت باشە ڕێنمایی چێ بۆوانەی کە قوتابی پۆلی دوازدەن هێشتا زانکۆ و پەیمانگایەکانیان نەبینیوە چۆن هانیان دەدەی ڕێنماییان دەکەی بەڕاستی پۆلی دوازدە قۆناغەکی زۆر هەستیارە وا دەکات کە تا هاتوو دیار بیتن قۆناغێکی تابلی سەرەتایە بۆ ژیانی مرۆڤەکان هەر لەو قۆناغە دەتوانن ئامانجی خۆیان دیاریکەن تا زیاتر بخوێنن بۆی بگەن بە ئامانجەکەیان ئەو ئاواتەی تۆ چییە؟ وڵی ئەو ئاواتە ناتوانێت لێرە بیترچێن زۆر لە مرۆڤەکان ئاواتان هەیە ناتوانن بەرامبەر کەسی بەرامبەر بیترچێن منێژێکێکم لەوانە ناتوانم بیترچێن باشە بێزگە لەو ئاواتە ئاواتی چی دیکە شتەیە توانی بیڵێ ئاوات بەخوای ئاوات زۆرن بەڵام دەبی دانەیەک ئاواتێک دەبی کە بتوانانی بینێ جێ ویانە هەم مرۆڤێک ینی دەتوانێت ئاواتێکی هەبی بینێتە جێ بۆم هەیە ئاوات دەخوازی سارەی جوانی بێ هەیە ئاوات دەخوازی ماڵێکی جوانی بێ هەیە ئاواتی ئەوە دەخوازی دڵێکی جوانی هەبێت منیژێکێک لە مرۆڤانە ئاواتێکی جوان ئەوە دڵێکی جوان مەبێت کەسانی بەرامبەر لە خۆ ڕازی بکەیت باشە چۆن بتوانم ئەو ئامانجەی خۆم بەدی بێنم ئەبێت نکۆڵی بکەیت لەو ئامانجی خۆت نابێت هیچ کات لە ئامانجەکان پاشە کشێ بکەیت مرۆڤ جاروایە شکست دەخوا بە جارێک ئەبێت هەوڵدا سێ چار جار شکستەکانی مشکلی نییە بەرە پێش بدات لەوانەیە من جارێک شکست بخۆم پەشما بمەوە برێم هیچ کار لە ئاواتەی بەردەوام نابم بەڵام گەر دوو جار سێ جار شکستەکانت باش شکست زیاتر بێت بەڵام هێدی لە ئاواتەکان نزیک دەبیەوە زۆر باشکەواتە بۆ ئەوی بگەین بە ئامانجەکانمان حتمما سەرەتا لەوانەیە تووشی شکست بینیان ڕاستەخۆ نەگەی بە ئامانجەکەت پێویستە لەسرت کۆڵ نەدەی بەردەوام بی بەڵێ مرۆڤ سەرەتا پێویستە ڕاستە عنی ئەو ئامانجانەیە کە هەیە سەرەتا ناخۆشی دێتە ڕێگە بەڵام دواتر ئامانجەکە دێتە دی خۆشیەکی زۆر دێتە ڕێگاتەوە بۆ ئەوەی ئامانجەوە بۆی ئەو تێکۆشانێکی هەوڵت داوە هیچ خەون و ئاواتێکت هەیە هاتی بێتە دی بەڵێ زۆر خەون ئاواتمە بۆ هاتوتە دی لەخوای بەزیادی دەتوانین پێمان بڵێ خەون و ئاواتەکان چی بوون هەندێکیان کە هاتە دی خەونم ئاواتمە بوو بگەم بە کولیا لەخوا بەزیادەوە تەواویشم کرد سینمایە لەخوا بەزیاد ئەو یەکی لە ئاواتەکانم بوو یەکی لە ئاواتەکانم بوو ینی ئاواتی زۆرتر مێ بەڵام ناتوانم لێرە بێڵێم چیت هەیە بۆ ئەوانەی کە ئێستا قوتابی پۆلی دوازدەن خەریکی خوێندنن زانکۆ و پەیمانگاکانیان نەبینیوە ڕێنمایی چیە بۆ ئەوان لێرەوە ڕێنمایم ئەوە ینی پۆلی دوازدەکان ئەبێ بخوێنە سەرەتا بۆی دەرەجەی باش بێنن هەیە ئەڵێت زانکۆ ینی پێیان ئەڵێت زانکۆ باش نیە یاخود ناگەنێ لێرەوە پێیاڵێم زانکۆ شتێکی زۆر خۆشە دڵنیا بە کە دیتە زانکۆ چاوت دەکرێتەوە ڕەنگە لە پۆلی دوازدە شتێکە بێت لە زانکۆ شتێکی تر جیایە جا بۆیە لێرە دەوان دەکەم بخوێن بۆی بگەم بە زانکۆ پەیمانگەکان بۆی ئاشتی ڕۆشنبیریان زیاتر بێت کەواتە زانکۆ مرۆڤێکی دیکە دروست دەکات بەڵێ زانکۆ مرۆڤێک لە مرۆڤێکی دەگۆڕێت لە پۆلی دوازە مرۆڤێکی کە دیتە زانکۆ مرۆڤێکی دەگۆڕێت هەسوکەوت دەگۆڕێت ڕفتارت دەگۆڕێت سلااو لێ بێت سلااو لە تۆش هیچ ئاواتێکت هەیە لە ژیان کەس هەیە ئاواتی نەبی با بزانم چەندی هەوڵە داوە بە ئاواتەکەی خۆت بگەین بە گوێرەی پێویست هەوڵن لۆدایە بەڵام بە کاتانی ئەو کاتێک کە وەختی بۆ لە هەوڵدان لە ئامانجەکەی هەوڵن لۆدا ئەو کاتەش کە پێویست بۆ وەستاوین کەواتە بۆ ئەوی بە ئامانجەکان بگەین هەندێک جار پێویستە سار نەبیەوە بەڵێ وایە بەس ئەگە بتوێ بگەی ئامانجەکەت پێویستە ینی نەگەشتن لە فکرەی خۆت فڕەدەی نی هەر هەوڵی لۆ بدەی هەر چەند جار کەوتیەت و زیاتر هەوڵی لۆ بدەی توکاڵێت سەرکەوتنیش کۆتایی یەکەی کەوتنە سەرکەوتن چەندێ دەوروبەر هاوڕێکانت کاریگەریان هەیە لەسرت بۆ ئەوەیە تو بە ئامانجەکەی خۆت بگەین بەڵێ
هاوڕێ هەیە لەسەر زۆرش سار دەکاتەوە و هاوڕێش تەشجیع دەکات لەسەر ئەو کارەی کانی ئەتوو هەوڵی لۆ ئەدەی ئەمەشە بیتە هۆی ئەوەی کانی تو زیاتر پشت بە خۆت بەستی و پشت بە هاوڕێکانت بەستی. دەپرسم مرۆڤ بۆ ئەوەی بە ئامانجەکانی بگا پێویستە چی بکاتن؟ وەلا پێویستە پشت بە هەوڵەکانی خۆی ببەستێتن و هیچ کات بیر لە ئەوە نەکاتەوە کە سەر نەکەوێت. چکە خدای گەورە دەفەرموێت ئینە مع العسر یوسرا کەواتە ئەگەر تۆ ناخۆشیێکیشت توش بیت هەر هەوڵی بۆ بدە دڵنیا بە خۆشی بەدوادادێ. کەواتە سەرەتا بۆ ئەوەی بە ئامانجەکانمان بگەین پێویستە پشت بەخوا بەستین پاشان هەوڵی خۆمان بدەین؟ بەڵێ سەرەتا حتمما دەبێ پشت بە خدای گەورە ببەستێن ئینجا پشت بە هەوڵەکانی خۆمان و پشت بە هەوڵەکانی کەسانی دەوروبەرمان چونکە ئەوان ڕۆلێکی گرنگ دەبینن لەسەر کەوتن و کەوتنی ئێمەدا. چۆن کەسانی چوار دەورمان ڕۆلیان هەیە؟ ئێستا بۆ نمونە گەر هەوڵ بۆ هەر شتێک بدەیان ئامانجێکت هەبێت بۆ نمونە دەوروبەرچەیە هاوڕێکانتیان عایلەکەتە هاوڕێکت ئەگەر هانت بدات تەشجیعت بکات سەر دەکەوی جەوت لەسەر دەبیت هەوڵی بۆ دەی بەڵام ئەگەر تەشجیعت نەکە و بڵێ نا سەر ناکەوی و شتی وا بکە ئەمە سەر ناکەوی تەبان. سڵاو لێوێت پێم خۆش بوو بزانم ڕێی بەڕێستان لە تێڕوانی جەنابتانەوە بۆ ئەوی مرۆڤێ بۆ ئەوی کەسێک بە ئامانجەکانی بگا پێویستە چی بکە؟ بەڕاستی ئەمە مرۆڤێک پێویستە هەوڵی خۆی تەواوەتی بدە لە ژیانە بۆی بە ئامانجەکانی بگەوەرەوە هیچ کاتیش بیرەوە نەکات کە شکست بێنێ واز لە ئامانجەکەی بێنێ چکە شکست بەوانەیە ئەوە نیە کە تۆ بێهیوابی لەو ژیانە هەمیشە هەوڵدان باشترین ڕێگای بۆ گەشتن بە ئامانجەکانت. کەواتە بێهیوایی وامان لێ دەکات کە زوو سار بینەوە؟ بەڵێ بێهیوایی وات لێ دەکات کە لە ئامانجەکەتوە کۆمەلگای دەوروبەرشتوە ئەوە دەبینێ. دەوروبەر چۆن؟ ئەگەر دەوروبەر تەشجیعت کە ئەوە هات و باشتر بەو ڕێگایە دەگەی بەڵام نابێ ڕێگە بدەی دەوروبەر کاریگەری لەسەر زەنا بتبێ. خەونی تۆ چییە؟ وەڵڵا خەونی من بمە مامۆستای عەرەبی. کەواتە بۆ ئەوی ببی بە مامۆستای عەرەبی پێویستە لە ئێستاوە چی بکەیت؟ وەڵڵاهی دەبی هەوڵ کۆش تەواو بدەیت بۆ ئەوی بە تایبەتی فێربوونی زمانی عەرەبی دووەمیش و دەرسکردن بە شێوشی باش. کەواتە پێویستە ئێستا بۆ نمونە تۆ هەوڵ دەدەی بۆ ئەوی بێ مامۆستایەکی عەرەبی مامۆستایەکی سەرکەوتوو پێویستە خوێندنەوەی دەرەچیت هەبی پێویستە بچی کتێبە عەرەبیەکان بخوێنیەوە؟ بەڵێ ئەوە زۆر کاریگەریەوە هەروەها گوێگرتن لە ینی هەواڵە عەرەبیەکان تێکەڵبوون لەگەڵ خەڵکی عەرەب ئەوەی هەمووی ینی لایانی باشن بۆ فێربوونی زمانی عەرەبی. ئێستا قوتابیمان هەیە لە پۆلی 12 زانکۆ پەیمانگەکانی نەبینیوە ڕێنمایی بەڕێزت بۆ قوتابیانە چییە کە جەنابەت زانکۆت بینیوە و ئێستا نزیکی لەوەی ببیوە بە مامۆستا چ بۆ قوتابیانە دەڕێی کە پۆلی 12 بەڕاستی پێویستە هەموو قوتابیەک پێشی بێتە زانکۆ خۆی ئامادە بکە بۆ زانکۆ بەتایبەتیوانێک کە دێنە زمان پێویستە ئەوەی کە لە عەرەبی ینی هەوڵی تەواوەتی بدە کە زمانەکانی باشکە بۆی لێرە گرفت و ئەوەی بۆ دروست نەبێ کە بێتە هۆی دابەزاندنی یان بێئەمەلبوونی لەو ژیان. وەکو قوتابیەکی زانکۆ پێم بڵێت چەندێک گرنگە مرۆڤ ئامانجی هەبێ؟ بەڕای من هەموو ئینسانێک پێویستە عنی ئامانجی هەبیتن هیچ ئینسانێک بەبێ ئامانج بوونی نییە و با بڵێن بوونیشی نابیتن هەرکە لە دایک بوونی مرۆڤدا عنی ئینسان دەبی ئامانجێک لە بۆ خۆی دیاری بکە کە لە بۆ چ دەژی. ئامانجی تۆ چی بوو؟ ئامانجی منەوە بووکەوە لە خینەکەم سەرکەوتوو بووم و ئەلحەمدولیلا پێگەیشتم. زۆر باشە سپاس بۆخوا کە بە ئامانجەکەی خۆت گەیشتی. چۆن بە ئامانجەی خۆت گەیشتی؟ طبعا بە هەوڵدان ئەگەرە تو هەوڵی لە بۆ نەدەی و لە بۆی نەکۆشی ناتوانانی ئەتو بە ئامانجەی بگەی. لە کاتی هەوڵدانت هیچ کات ساردبیەوە ساربوونەوەت ڕووی تێکردووی؟ ئاکی ساربوونەوە ڕووی تێکردیمە بەزیانی دەبی ئەتو ویرادەت ئەوەندە بە خۆت بیتن کە بە خۆت هەوڵی خۆت بدەی لەوەی بگەی بۆ شتەی یعنی بە خۆت هانی خۆت بدەی. دەوروبەر چواردەورەت کاریگەریان هەبوو لەسرت؟ ئەوانی زۆر کاریگەرن چونکە دەوروبەرت پێ برێتن مەسەلەن بیانێتن بەرەو پێشت ببدەن ئەگەر لە بۆ قسەکردنەکی زۆر بەسیتیش بیتن هانت بدەن و قسەی باش بکەن ئەوە زۆر گرنگە بەڕای من. ڕێنمایی چێ بۆ قوتابیانی پۆلی 12 کە ئێستا هێشتان زانکۆ پەیمانگەکانیان نەبینیوە چەندێک پێیان دەڵێ هەوڵ بدەن بۆ ئەوەی بە ئامانجی خۆیان بگەن؟ وڵای پێیان دەڵێم هەوڵ بدەن لەوەی بەجددی ها بە دەردی خۆمان گوتێنێ محتاجی هیچ کەسەکی نەبی ئەتو هەوڵدە بە خۆت پێ بگەێنی. با بزانم وەکو قوتابیەکی زانکۆ ئاواتت چیە لە ژیان؟ وڵای هەموو کەسێک ئاواتی هەیە لە ژیاندا ئاواتەکەم ینی زۆر لۆی شەونی خۆنیم کردو تاوەکو بە ئاواتەکەم بگەم ئیشاڵە پێشی دەگەم. کەواتە بۆ ئەوی بە ئاواتەکەی خۆت بگەی پێویستە ماندووبی؟ بەڵێ پێویستە ماندووبی شەونی خۆنیم کردووە زۆر تاوەکو بە ئاواتەکەم بگەم. بۆ ئەوەی مرۆڤێک کەسێک بە ئاواتەکانی خۆی بگا پێویستە چ ڕێگایە بگرێتە بەر ڕێگاکان چین؟
والله بۆ بە ئاواتەکە بگێت یانی مەرزە چەند ڕێگای بگریت مەرز ئەوەیە بگەی بە ئاواتەکەت زۆر جار هەیە ڕێگاکان ینی سەرکەوتو نابێ بەس مهم ئەوەیە کۆڵ نەدەیت تا دەگەی بە ئاواتەکەت تۆمە بەستێ مرۆڤ بۆی بە ئامانزی کا پێویستە کۆڵ نەدا بەڵێ نابی کۆڵ بدە چەندین ڕێگای بگۆڕی باشتر لەوەی نەوەک واز لە ئاواتەکەت بێنی دەرەنجام بگەی بە ئاواتەکە سەرکەوت لە بەدەستێنانی ئاواتەکەت پەشیمان بووە یان سار بیەوە وڵای هەندێک هۆکار هەیە لەوانەیە سارد کردەوە لەسەر ئاواتەکەت بەڵام دەبێت وەک خودی خۆت نابێت کە لەسەر ئاواتەکەت سارد بیەوە ئامان جوواتی تۆ لە ژیان چییە؟ ئامان ئاواتی من لە ژیان ئەوەیە کە کۆلێش تەواو بکەم و ببمە خاوەن ئیش و کاری خۆم لەسەر پێەکانی خۆم بوەستم. چیت کردووە بۆ ئەوەی لەسەر پێەکانی خۆت بوەستی بۆ ئەوی بە ئامانجەکەی خۆت بگەی؟ چۆن چیم کردووە لە منداڵیەوە هەوڵم داوە سوپاس و ستایش بۆ خوددا بۆ دایک و باوکم بۆ خێزانەکەم کە لە پشتم بوونە پاڵ پشتم بوونە منیان دەفع کردووە هەتا بەم ڕۆژەمیان گەیاندووە. واتە خێزان دایک و باوک کاریگەری تەواوی لەسەر منداڵەکان هەیە بۆ ئەوی بە ئامانجەکەی بگا؟ طبعا بەتاکید دایک و باوک دینگەی ئەساسە بۆ سەرکەوتنی منداڵەکانی ڕۆڵەکانی. چەندێک گرنگشە منداڵەکە خۆی کەسەکە خۆی هەوڵ بدا ئیرادەی هەبێ بەهێز بێت. طبعا ئەوەش دەبی بەڵام ئەوە بەتەنیا ناکرێ. طبعا دەبێت کەسێکی شپاڵ پشتی بکە بۆ نمونە هەروەکمان خێزانەکانی خێزانەکەی شەر نییە دایک و باوک بێ ڕەنگە مام برا خوشک ئەمانەش هەمووی بەشێکن لە عایلە. باشە چی وای لە تۆ کردووە بۆ نمونە لە کاتی گەیشتن بە ئامانجەکانت سارد بیەوە ساردی ڕوتێ بکە؟ الحەمدولای شکر هەرچ شتێک هاتبێتە پێشم سار نەبوومەتەوە بۆ چونکە من سار نامەوە من کە ئامانجێکمە بێ تێکۆشم هەتا دوا دڵۆپەی خوێ. سەرەتا پێش هەموو دەستپێکردنێک پێویستە ئامانجێکتە بێت پێویستە هەوڵ و تێکۆشانش بێ پایان بدەیت بەوەی بگەی بە ئامانجەکەت دیاریکردنی ئامانجەکەت خۆی دەستپێکردنە بۆ کارکردن لە ئامانجەکەت نیوەی کارەکەت تەواو دەکەی گەر ئامانجەکە دیاری بکەی. کەواتە بۆی بە ئامانجی خۆمان بگەین پێویستە ئامانجەکەمان دیاری بکەین پێویستە پلانمان هەبێ بۆی؟ سەرەتا پێویستە پلانشی تۆکمە دابنی بەوەی بە ئامانجەکەت بکەیت چونکە گەر تۆ ئامانجێکتە بێ ئەوە بێ پلان هیچ شتێک بێ پلان ناتوانێت بە ئامانجەکەت بکەیت پێویستە پلانشی تۆکمەت هەبێت بۆی بە ئامانجەکەت بگەیت. باشە پێم بڵێ تۆ چۆن بە پلانەکانتدا دەچیەوە چۆن سەیری پلانەکان دەکەیت چۆن هەوڵ دەدەیت کە سەرکەوتوو بی؟ سەرەتا کە پلانەکە دادەنی پێویستە ڕەچاوی ئەو کارە بکەیت کە تۆ دەکەیت پێویستە ڕەچاوی ئەو شتانە بکەیت کە تۆ ڕۆژانە ئاسەنجی لە بەرەم دروست دەکەن کاتێک پلانەکە دادەڕێژی پێویستە بە شێوەیەکی تۆکمە پلانەکە دابڕێژی پێویستە خاڵ بە خاڵ دیاری بکە لە چ کاتێکدا چ پلانێک دادەنێت لە چ کاتێکدا بۆ خوێندن و چ کاتێک بۆ کارکردن و بۆ ئیسراحەتکردن و بۆ وەرزشکردن هەموو کاتەکان ڕێک بخەین کاتەکانمان ڕێک بخەین ڕێخستنەکە بێ. بەڵێ پێویستە ڕێخستنیش تەواو بێت چونکە بۆ نمونە تۆ بەیانیان گەر دەرس بخوێنی پێویستە لە دوای دەرسخوێنێک پلانێشترتە بێت بۆ ئەوەی کاتێکی گونجاوە بێت بۆ وەرزشکردن و بۆ ئیسراحەتکردن بە مشک و ئاسوودەیت. نیوەی کارەکە تەواو دەکەی گەر ئامانجەکە دیاری بکەی. ئەگەر قسە نەرێنیەکان بەی بەلاوە گویان پێ نەدەی ئەوە تەبعاً یەکەم سەرکەوتنە بۆ تۆ. پێویستە دوو سیفات لە مرۆڤدا هەبێ یەکەم هەبوونی ڕادەیەکی باش دووەم بتمانە بەخۆبوون. پێویستمان بە کۆشتێکی لە ڕادە بەدەر هەیە بۆ ئەوی بتوانین بگەین بە ئامانجەکانی خۆمان. پۆلی شەش چکە خراپ بووم ئەودا دێگۆکۆرە شەش بەچی بەتەوا دەکرێت باش ینی زۆر نێگەتیڤانە قسەیان لەگە دەکردم زۆر ئەو بەس کە هەوڵێژی زۆر زۆرمدا باوکم بە جدی زۆر لە پشتم بوو بۆ مام ینی کە بەخۆشم باڕ نەدەکە دەرەجێ باش مام دێگوت و دەرەجێ باشێنی. دەپرسم خەونی تۆ چیە لە ژیان؟ تابان خەونی هەموو کەسێ سەرکەوتنە لەو شتێک کە ئەوێ لە دڵیەتی. ئێستا من وەکو خۆم ئەوەندەی کە بەشی عەرەبی ئەخوێنین حەزم لێیە سەرکەوتوو بم لەو بەشە یعنی سەرکەوتم بەدەست بێنم هەتا تووشی ئەو بەشە بووم میتر سەرکەوم. زۆر باش بۆ ئەوی لەو بەشەی خۆت کە زمانی عەرەبیە سەرکەوی مامۆستایەکی پێشەنگ بی مامۆستایەکی سەرکەوتوو بی پێویستە چی بکەین؟ تابان یەکەم شت پێویستە لە ژیانتا لەو شتانەی کە ئەی خوێنی یەکەم شت هەوڵدانە هەنی هەوڵی بۆ بدەیت گەر لە یەکەمەوە تۆ لە بنەڕەتە هەوڵت بۆدا ئەو کاتە تەبعاً سەرکەوتووە بی. چەندێک گرنگیشە لەگەڵ ئەوەدا سار نەبیەوە ساربنەوە ڕوو تێ نەکات. زانی چۆن تۆ ئەبێ خەیاڵ بۆ خۆت دروست بکەی یعنی لەو بەشەی بڵێ من ئیتر لەو بەشەیەم ئەبێ حەزم لێ بێت و خەیاڵ بۆ خۆت دروستکەی
تاوەکو سەرکەوتوو بی ئەگەر هەرچەند سەرکەوتوش بی هەر ئەوەندا بۆ تۆ دڵخۆشترە. زۆر باشە. کەسانی چواردەورت کاریگەریان هەیە لەوەی کە بە ئاوات و ئامانجەکانی خۆت بگەی؟ طبعاً ینی زۆر جار هاوڕێی خۆتە هەنێ قسەت پێ ئەڵێ یان شتێک ئەتروخێنێ بەڵام هاوڕێ دەوری زۆر گرنگە. باشە کە قسەی ڕوخێنەر قسەی نەرێنیمان بەجێدا دەدەن چەندێک گرنگ ئەو قسانە بخۆزینەوە بۆ ئەوەی سوور بین لەسەر ئەوەی بە ئامانج و ئاواتەکانی خۆمان بگەین. طبعاً ئەگەر قسە نەرێنیەکان بەی بەلاوە گوێیان پێ نەدەی ئەوە طبعاً یەکەم سەرکەوتنە بۆ تۆ. یعنی تۆ چاوەڕێی قسەی خەڵکی قەت تەواو نابێ خۆت هەوڵدەی لە ناخی خۆت باشترە. سڵاو لێبێ. سڵاو لە تۆش باشی وستاژیان. دەپرسم چۆن بگەین بە ئامانجەکانمان چۆن بگەین بە خەونەکانمان بۆ ئەی مرۆڤ بتوانێت سەرکەوتوو بێت لە قۆناغەکانی ژیانی و بگە بە خەونەکانی پێویستە دوو سیفات لە مرۆڤدا هەبێ یەکەم هەبوونی ئیرادەیەکی باش دووەم بتمانە بەخۆبوون ئەو دوو فاکتەرە لە هەر ئینسانێکە هەبێ ئەو ئینسانە بە دڵنیایی ئەو سەرکەوتوو بێت لە قۆناغەکانی ژیانی. زۆر باشە. تۆ ئێستا قوتابی زانکۆی؟ بەڵێ. زۆر باشە. چۆن گەیشتی بەم قۆناغی ئێستات؟ یەکەم پێویستە ئێمە حەمد و سەنا بۆ ئەو خوایە بکەین چون مرۆڤی لەوە نەبوونەوە هێنایەتەوە زوود سەرباری ئەوەش خوای گەورە یارمەتی مرۆڤی داوە بۆ ئەوەی بەردەوام بێت و پاڵپشتی کردووە. دووەم یارمەتیش لەلایەن دایک و باوکە بۆ بەڕاستی پێویستە ئێمە دەستیمان دووبوونیان بکوشین هەر ئەوان بوونە وایان کردووە کە مرۆڤ بتوانێت سەرکەوتوو بێت بگاتە ئاستێکی خوێندن پێویستە ئێمە ئەو ماندووبوونانەیە لە پێشچاومان بێت و وە لە یادیان نەکەین بەڕاستی. زۆر باشە. کەواتە بۆی مرۆڤێک سەرکەوتوو بێ پێویستە لە هەموو بارودۆخێکدا پشت بەخوای گەورە بوەستێت. بە تاکید خودای گەورە هۆکارە و هۆکارێکی سەرچێ لەوەی کە مرۆڤ بتوانێت سەرکەوتوو بێت لە قۆناغەکانی ژیانی. ئەی چەندێ لەگەڵ ئەوە شاگرینگە بەرنامە و پلان بۆ خۆت دابنێ کاتەکانی ژیانت ڕێک بخەی بۆ ئەوەی بە دروستی و بە ئاسانی بتوانی بە ئامانجەکانی خۆت بگەی. بە تاکید زۆر گرینگە بۆ ئینسان کە کاتەکانی ڕێک بخە. هەر ئینسانێک ینی بە عەشوایی لە ژیاندا نەڕوانێ یان هەر ژیان بکە و سبەینی هەڵسیتەوە بیکاتەوە ئێوارە ئەوەش نابێ هەموو ئینسانێک پێویستە لەسەری کە تایدا ژیانی ڕێک بخە بەڕاستی کات و پلان بۆ ژیانی دابنێ. بابزانم لە ژیاندا خەونت چی ئاواتت چییە؟ وەڵی خۆی لە خۆیدا مرۆڤ کە دەژیتن لە بۆ خەون و ئاواتەکانی دەژی ئیتری ئەو خەون و ئاواتانەش دەبێ هەوڵی لە بۆ بدەی سەرباری هەوڵدانێکی زۆر کە دەبێ ماندوو نەناسانە بۆی تێبکۆشی و شەو نخۆنی بکەی زیاتر لە هەوڵدان پێویستە بەردەوام بی ینی بەردەوامی واد لێ دەکاتن زیاتر لەو ئامانجانت نزیک ببیتەوە ئەو کاتانێکەوە دەتەوێت سارد بیتەوە یان ئەو کاتانێکەوە گرفتێکە دێتە پێش دەبی سەیری کەسانی خواری خۆت بکەی کە لە چدۆخێکدانیان سەیری ئەوانە بکەی کە بەر لە تو سەرکەوتونە پێویستە بەم شێوازانە کار بکرێت لە ئەوەی خەونەکانت بەدەست بێتن. چەندێک گرینگە لەگەڵەوەدا بێهیوا نەبی زوو نەڕوخەی لە کاتی گەیشتن بە ئامانجەکان. ڕاستی لە هیچ شتێک بێشکەس نابی بەبێ بێهیوابوون هیچ سەرکەوتنێک بەدەست نایەتن پێویستە کاتێکەوە لە ئامانجەکەت کەمێک دوور دەکەویەوە یان کەمێک بێهیوا دەبی وانەکەیکەوە پلانەکەت بگۆڕی یان پلانەکەت واز لێبینی پێویستە پلانەکەت بگۆڕی ئاساییە بەس ئامانجەکەت نەگۆڕی تێدەگەیت چونکە هیچ شتێک بەبێ بەربەز نییە هیچ شتێک بەبێ کۆسب نییە بۆیە پێویستە سووربی لەسەری سەرباری هەوڵدان وەکو ئاماژەم پێکردی بەردەوام بی ئەو بەردەوامیە وا دەکاتن بێهیوا نەبی وا دەکات کە وا زیاتر لەسەری سوور باشە ڕێنمایی چێ بۆ قوتابیانی پۆلی 12 کە هێشتا نهاتوونەتە زانکۆ پەیمانگاکان چیان پێ دەڵێ چۆن بگەن بە خەونەکانیان. ڕاستی ئەو دەستەواژەیە ئێمە پێشتریش ئاوا فێرکراوین کەوا لە قوتابخانە تەواوی زانکۆ ئاسانە و ناجیعبوون ئاسانەوە کەوتن نیە پێویستە ئەو بیر و باوەڕە ڕاست بکرێتەوە. قوتابیانی پۆلی 12 پێویستە ئامانجێکیان هەبی و بەرنمەیان هەبی لە ڕێگای دابشکردنی کاتەکانیان و خوێندنەکەیان بکەن بە بەرنمەیەکی سەرەکی نەک بەرنمەیەکی لاوەکی لەبەرەوەی خوێندنەکە ئەو بارقورسی کە لەو ماوەیە لە سەریتیان بە تێپەڕبوونی کات نامێنێ بۆیە پێویستە بەرنامە ڕێژیان هەبیتن لە بۆ ئامانجەکانیان تاوەکو بتوانن پێی بگەن. بابزانم تۆی گەنج ئامانجە چی لە ژیان؟ ئامانزمان زۆرە وەکو ئامانزمان زۆرە
ئامانجەکانت چین؟ ئامانجەکانم خوێندن تەواوکردنا لە داهاتوو بوومە شتێک و هەر بە خۆشم قوتابی زانکۆم لە بەشی زانستە کۆمەڵایەتیەکان دەخوێنم یعنی لە داهاتوو ئینشاڵڵا دەبین بۆ مامۆستای قوتابیەکان پێ دەگەینین. زۆر باشە. چۆن هەوڵ دەدەی مامۆستایەکی سەرکەوتوو بی مامۆستایەکی پێشەنگ بی؟ بە خوێندن بە عەلم بە کتاب خوێندنەوە زانست وەرگرتن لە دەوروبەر سوود وەرگرتن لە دەوروبەر ئەوان هەموو دەبێتەوەی سەرکەوتن وەک مامۆستایەکی سەرکەوتوو. زۆر چاکە. چۆن توانیت بگێ ئەم قۆناغی ئێستات؟ بە خوێندن ڕۆژانە خۆمان ماندی دەکرد و خوێندنمان دەکرد و کۆشش و تاوکو گەشتنا و ڕۆژە. زۆر باشە. کەواتە هەر کەسێک هەرتاکێک بۆ ئەوەی سەرکەوتوو بێ پێویستە خوێندنی هەبێ پلانی هەبێ لە ژیان؟ باە پێویستە پلانی هەبێ خوێندنی هەبێتن ڕۆژانە سعی بکات بخوێنێتن تاوکو بێت بە کەسێکی سەرکەوتوو. باشە. ئامۆژگاری تۆ چییە بۆ ئەوانەی کە ئێستا پۆلی دوازدەن هێشتا نەهاتوون بۆ زانکۆ و پەیمانگاکان؟ هیوادارم بخوێنن خوێندن شتێکی پیرۆزە علم لە جاهیلەت ڕزگار دەبێت خوێندن وەلی دەکە لە جەهالەت ڕزگار بی و بۆ خوێندکارانی پۆلی دوازدەی وەدام ڕۆژانە سعی بکەن لەگە مامۆستا بڕۆن بۆ ئەوەی دەرەجەی باش بێنن. ژیانی زانکۆ لەگەڵ ئامادەیەکان جیاوازی هەیە؟ باە زۆریش ژیانی زانکۆ باشترە لە ئامادەی فێرە ژیان دەبی. ئێستا کەیف خۆشتری؟ ئێستا کەیف خۆشترین بەڵێ کاتێک پۆلی دوازدە خلاسەکەی هەنجی گەورە دەبی. دەپرسم مرۆڤ چۆن بتوانێت بە ئامان جوڵاتەکانی خۆی بگات؟ زۆر سپاس بۆ گەیشتن بە ئامانجەکانی تاک هەر تاکێک لە کۆمەلگادا پێویستی بە هەوڵ و کۆشتێکی جددی هەیە بۆیە ئێمە وەکو تاک یاخۆت وەکو هەر تاکێکی ناو کۆمەلگا پێویستمان بە کۆشتێکی لە ڕادەبەدەر هەیە بۆ ئەوی بتوانین بگەین بە ئامانجەکانی خۆمان. بۆ گەیشتن بە ئامانج ماندووبوونی دەوێ بەرداوامیەتی دەوێ بەردەوامبوون و شەو نخۆنی و بەرداوام بوون و سار نەبوونەوە لەسەر یاخود ئەگەر تووشی شکستێک بێ دەبێت هەوڵدەی ئەو شکستانە بە سوودی خۆت کۆتاییان پێبێنی هەوڵی بەردەوامی زیاتری پێ بدەی هەتاوە بتانی بگەی بە ئامانجەکانت و نابێت گوێ بە قسەی فلان و ئەم و ئەولا بدەی لەبەرەوەی هەتاوەکو بتانی بە دروستی کارەکانی خۆت ئەنجام بدەیت. بۆچی گوتێت مرۆڤ پێویستە سار نەبێتەوە؟ ساربنەوە چی لە مرۆڤ دەکات؟ زۆرجار دەوروبەر هاوڕێکانت یاخود ئەوانەی کە لە دەوروبەرتن هەوڵی با بڵێن دامرکانەوەی تواناکانت یاخود هەوڵەکانت جۆدەکان دەدەن بۆیە تۆ دەبێت زیاتر گەرموگرتر بی لەسەر ئەو ئامانجانەی کە تۆ کاریان لەسەر دەکەی بۆی بتانی بەدەستیان بهێنی بۆیە گرنگە ینی ئێمە بەمە وەکو مامۆستاش لە زانکۆ زۆرجار با بڵێن ڕێنمونی قوتابیەکانمان دەکەین کە دەبێت بەردەوام بن لە هەوڵەکانیان لە کۆشتەکانیان بۆی بتوانن ئەو 4 ساڵی کە لە کۆلێژن بە ئامانجەکانیان بگەن ئەوش کە تەواوکردنی کۆلێژە. مامۆستا دەڵێن ڕێگای گەیشتن بە ئامانجەکان تەنها سەرەتاکەی سەختە. خۆی کە تۆ دەستت پێکرد هەر کارێک کە خورس بێ کە دەستت پێکرد ئاسانە بۆیە بۆیە دەڵێن زەحمەتە لەبەرەوەی ترسێکت لێ هەیە بەڵام کە دەستت پێکرد ئاسانە. ئەدی چەندێک لەگەڵەوە گرینگە خشتێک مرۆڤ خشتێک بۆ خۆی دابنێ پلانێک بۆ خۆی دابنێ ڕۆژانە سەریە و خشتێ بکاتەوە. ئەوەی با بڵێن ئەو تاکەی کە با بڵێن ژیرە زیرەکە بیر لە داهاتوی خۆی دەکاتەوە حتمما بەبێ بەرنامە کار ناکە بەرنامەی تایبەتی خۆی هەیە بۆ خوێندن بۆ گەشتکردن بۆ ئەو پلانەی ئەو ئامانجێکی هەیەی ئەو کارێکە دەیەوێت بەدەستی بهێنێت یاخود هەوڵی بۆ بدات جێبەجێ بکە حتمما پێویستی بە پلانێکی تۆکمە بەبێ ئەوەی لێدا ببڕێت. دەپرسم چۆن دەتوانی بە ئامانج و ئاواتەکانی خۆت بگەین؟ بە هەوڵدان چکە هیچ شتێ بێ هەوڵدان ناکرێ خاصن ئامانجێکت هەبێ بتێ هیچ کاری بۆ نەکە هیچ پلانێکی بۆ دانەنەی یعنی ئەوە نیە برێ بە ئاسانی بێتە جێ بۆت بێتە جێ هەموو شتێ هەوڵدان دێ. باشە تۆ تا ئێستا لە ژیان بەچی گەیشتووی بە چ خەونێک؟ من لە قوتابخانەکەمی خراپ بووم تەنبەڵ بووم حەزوو ئارەزوو ئاواتم ئەوە بگەمە زانکۆ باشە لە زانکۆ بم زانکۆ تاواکەم شادێکی خۆم هەبێ و بگرە گەیشتێ زانکۆ کارێکم هەبێ لەسەر پێی خۆم بوەستم لەخوای گەورە بە زیادی بە هۆی باوکم ئایلە و باوکو دایکمەوە ینی بە پشگیریەوانەوە ئێستا من لە زانکۆمەوە ئەمساڵ بێتەوە تا یەکەم ئینشاڵڵا مەرحەلە سێمە ئەو ئاواتێکم دێتە دی لە بەسای باوکمەوە لەسەر پێیەکانی خۆم وەستام ینی
لە کاری خۆمانی بە باسی وت کرد کە لە قوتابخانەوەکو پێویست نەبووی بەڵام دواتر هەوڵتدا بۆ ئەوەی ئەو ڕێگایە ببڕی کە تێیدا ساربیەوە یان کەم تەرخەم بوو تێدا هەمووی هەوڵدام و خاستم پۆلی 6 چکە خراپ بووم ئەوەدا دێگە کۆرە 6 بەتی بەتەوە دەکرێت باش ینی زۆر نێگەتیڤانە قسەیان لەگە دەکردم زۆر ئەو بەس کە هەوڵێژی زۆر زۆرمدا باوکم بەجددی زۆر لە پشتم بوو و مام ینی کە بەخۆشم باڕم نەدەکە دەرەجێ باش مام دێگوت تۆ دەرەجێ باشێنی یعنی بەجددی ینی زۆر جار لەسەر قسەکەی جەنابەت ببوورە ینی پێویستە هەندێک جار لە هەندێک بارودۆخ چێ بە قسەی کەسانی دەوروبەرمان نەدەین تەبان خاستن لە کاتێک کارێک دەکەی بۆ گەشتن بە ئاواتەکانت کەسێ قسەی نەگەتیفت بۆ دەکە ینی هەر گوێش لێ مەگرە بەڕاستی چکە لەوانێت تو بەم بڵێ کورەوە بە تو ناکرێ یعنی قسەی زۆر بەسیتە لای تو بەس لە لای من لەوانەیە ینی ئافتێ دو ئافتە مێشکم پێ مەشغوڵ بە ینی کارگەری لەسەر خێنێ باشە چکە لەوانەیە لەکنێت و کە قسەکە لە دەو دەدەچی ینی فکر لەس ئەوە نێبرێ ئەوە قسەی بە قوتم پێگو قسەکم پێگوتیە زۆر فکر لێ دەکاتە قسەکم پێوتوە کە ئامانجەکەی تێک دەدا لای توانێت توواڵێ و ئەڕۆی ینی لە بیریش نانێ بەس لە لای منەوە قسەی تو دەکەی زۆر کاریگەرە بۆ من بەڕاستی پێویستە گوێ نەدێ بە قسەی دەوروبەرت کاتی ئامانجێکت هەبێ ینی هەوڵی خۆت دێت چکە بەڕاستی وشەی سەرکەوتنیش قسەشی زوانێ وشەی سەرکەوتن کەوتنی تایە سەرکەوتن یعنی ئەگەڵ بڵێ بگەم بەم شتە بڵێ ناکۆم لە ڕێ دەکەوی بەسکە هەستانەوەکەت گرنگە سەرکەوتن ئەوە نییە تۆ قۆناق ببڕی و هیچ بربەستەیەکی زەحمەتێک هیچ ناخۆشێک نێتە پێش هیچ ئاواتێک ئاواتێک ناگێ سەرکەوتنێک بێ هیچ کەوتنێک شتیوانە هەن زۆر زەحمەتە هیوای سەرکەوتنی بەردەوامت بۆ دەخوازم لە تەواوی قۆناغەکانی ژیانت زۆر سپاس بەڕێزی بەخێر من بۆ زانکۆیەکەمان زۆر خۆشحاڵم بۆهاتنتە بەڵای زەن و خۆشەویستان ئەوەی بینیتان و بیستان سەرنج و بۆچوون و تێڕوانینی بەشێ لە قوتابیانی یەکێ لە زانکۆکانی یاریمی کوردستان بوو مرۆڤ بۆی بە ئامان جواوەتەکانی بگات پێویستە سەرەتا خشتێک بۆ خۆی لە ژیان دابنێت ڕۆژانە سەیری ئەو خشتەیە بکات بزانێ چەندێک هەوڵی داوە بۆ ئەوەی بە ئامان جواوەتەکانی بگات هەمیشە تەمەشای کەسە سەرکەوتوەکان بکات ژیانی ئەو کەسانە بخوێنێتەوە کە چۆن گەیشتن بە ئاوات و ئامانجەکانیان چونکە گەیشتن بە ئامانجەکان ئاسان نییە وەکو دەڵێن فەرشی سوور بۆ هیچ کەسێک ڕانەخراوە بۆ ئەوەی بە ئامان جواوەتەکانی بگات دەبینین زۆر جاران بۆ ئەوەی بە ئامانجی خۆمان بە ئاواتی خۆمان بگەین خەڵکانێکان قسەی نێگەتیڤ قسەی خراپ دەکەن ساردمان دەکەنەوە جا لەسەر ئێمە پێویستە ئیرادەیەکی بەهێزمان هەبێ و سوور بین لەسەر گەیشتن بە ئامانجەکان و بە ئاواتەکانی خۆمان قسە خراپەکان کاریگەریمان لەسەر دروست نەکەن دەگوترێت منداڵ بۆ ئەوەی پێ بگات چەند جاران دەبینین سیرمان کردووە دەکەوێت هەڵدەستێتەوە دەکەوێت و هەڵدەستێتەوە ئیتر بەم شێوازە تا لەسەر پێیەکانی خۆی دەوەستێت ئێوەش بۆ ئەوەی بە ئامان و ئاواتەکانی خۆتان بگەن پێویستە ئیرادەتان هەبێ پێویستە شەون و خونی بکەن پێویستە ماندوو بن پێویستە هەوڵی زۆرتر و زیاتر بدەن تا پرۆگرامێکی دیکەم وتان بەخوای گەورە دەسپێرم هەر شاد و کامەران بن.